سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفورم بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارەیەش بە بەرنامەیەکی نوێی ژیاندۆستی هاتمەوە میوانی ماڵەکانتان. ئەمڕۆ ئێمە لە شەقڵاوەی جوان و ڕەنگین و هەمیشە سەوت. یەکێک لە کلتورە جوانەکانی ناوگەلی کورد کلتوری پێکەوە ژیانە بە تایبەت لە نێوان پێکهاتەکاندا. جا ئەو کلتورە جوانەش لە شەقڵاوەی ڕەنگین زۆر ڕەنگی داوەتەوە. ئەم ئێوارەی مانگی ڕەمەزان لەگەڵمان بن بزانین برا موسڵمان و کریستیانەکان لێرە چۆن هاوڕێیەتی و هاوکاری یەکدی دەکەن. ئێمە ئێستا هاتوینەتە بێترمە لە شەقڵاوەی ڕەنگین. ئەوەی لێرە جێی سەرنجە بێترمە پەیوەندیەکی کۆمەڵایەتی نێوان کریستیانەکان و موسڵمانەکانە لەم گەڕەکە لەم بەری گەڕەکەکە ماڵە موسڵمانەکانن و ئەو بەری گەڕەکەکەش زۆربیان ماڵە کریستیانەکانن. بەڵامەوەی جێگەی سەرنجە لێرە هەمیشە پەیوەندیەکی کۆمەڵایەتی لە نێوان کریستیانەکان و موسڵمانەکاندا هەبووە لێرە هەر لە ڕووی دراوسێتی و کار و پیشەی ڕۆژانەیانەوە هەمیشە هاوڕێ و دۆستی نزیکی یەکدی بوون. ئێستش بەیەکەوە چینە یەکێک لە ماڵە هەرە دێرینەکانی بێترمە بزانین مێژووی بێترمە چۆنە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی لە نێوان موسڵمانەکان و کریستیانەکان هەبووە چۆنە و گفتوگۆی لەگەڵ دەکەم. سڵاو لێبێ مامۆستا چۆنی؟ سیحەتت چۆنە تەندروستی باشیت؟ زۆر سپاس. هاتینە شەقڵاوە وتیان بێترمە مێژوویەکی دێرینی هەیە لە شەقڵاوە. جا تۆ چەند ساڵە لەم خانووی باسێکی بێترمەم بۆ بکە مێژووی دێرینی بێترمەم بۆ بکە. بێترمە پێش ئێستا بەناوبانگ بوو هەموو عالەم دەیزانی ئاوەکی زۆری هەبوو هاوینە هەوارە شەقڵاوەی بەناوبانگ و کەوا بێترمەیە. بەڵام ئەوە چەند سارانە هیچ بووە پارەکە بەڵک ئاوەکی لێ پێیا بوو ئەویش هیچ بوو تەماوە تەقریبەن 2 ماه پاش هیچ بوو. ئەو لەوێ بێترمە جێگایەکی گەشتە گوزارە بەڕاستی خەڵکێک لە هەموو جێیان ڕووی تێ کرد لەبەر ئەوەی جێشی فێنک و ئاوەکی ساردی لێ بوو. جا باخەکەی تۆش زۆر خۆشە. چەند ساڵە لەم خانوەیە؟ بەرێ چەند ساڵە لەناو ئەم خانوەیە ئەم باخ و باخاتت هەیە؟ ئەمن بەڵێ ئەمە هەر خانی با و باپیرانە لۆ من ماوەیە ئەمن ئەوە تەمەنم گەیشتە تەقریبەن 80 سال هەر لێرە بوویمە. یاخوا تەمەن درێژبی. مامۆستا ئیسحاق جاران چۆن بوو بێترمە؟ ئێستا چۆن بوو؟ جاران خۆشتر بوو یان ئێستا؟ پێش ئێستا بێترمە 5-6 چایخانەی لێ بوو. خەڵکە دەهات ئێواران دادەنیشتن لەناو ئەو چایخانە چایخانەکان ئاوەکی زۆر بوو فێنک بوو عالەم داهات ئەوە چێشتخانە بوو مەڕەتەباتی لێ بوو چایخانەکان پێ هەر کەسە ڕستقی خۆی خوارد لەوێنی. مامۆستا ئیلاقاتە ئیجتیماعی جاران هەبوو لە بینی کریستیانەکان و موسڵمانەکان ئێستاش هەروە بەردەوامە؟ بەخوای بەردەوامە لەبەر ئەوەی ئەمە خەڵکێکی تێگەیشتینە لێ عالەمەکە دنیای دیتە ئێستا ڕادیۆ و تەلەڤیزیۆن کە تەماشای ڕادیۆ و تەلەڤیزیۆن هەنەکەن ئەوە بینەوە علاقاتی ئیجتیماعی لە هەموو زەیەک پەیوەندێکی باشانە پێکەوە هەیە. جاران چۆن بوو ئێستاش هەروە ماون؟ جاران لەبەر ئەوەی تەکنەلۆژیا هەندە پێشکەشۆت نەبوو. بەڵێ وەکی ئێستا ئەو شتانە زۆر متەوەفەر نەبوون. فەرقی هەبوو لەگەر ئێستا نەوەشی دێکێ ئەو کاتی لەناو محیتێکی دەسک دەژیان ڕاستە حسابی ئەو کاتی زوایە زۆر دەگەر ئێستا خەڵک چاوی کرایتەوە لەبەر قوتابخانەکان کران دانیشگەدان دەستێنە خەڵکەکە عالەمەکە ڕوودا دەخۆشی و ئەوە شەریەکە. زۆر سپاس مامۆستا گیان تەمەن درێژ بی و ماندوم کردی سپاس دەکەم. زۆر سپاس.
پێکەوە ژیان لە شەقلاوە لە نێوان کریسیانەکان و مسلمانەکان چۆنە؟ پێکەوە ژیان لە شەقلاوە مێژوویەکی زۆر کۆنی بەخۆیەوە بینیوە. هەر لە سەرەتاوە شەقلاوە پێگەی پێکەوە ژیان بووە، پێکەی برایەتی بووە. لە هەموو باری ژیان ئێمە لەگەر برا مسلمانەکان تەواوکەر و بەشداری یەکتری بووینە. یعنی ئەتوانم بڵێم زۆر بە برایەتی ژیاوین لە هەموو بۆنەکانی خۆشی و ناخۆشی یەکتر بەشداریمان هەبووە و مەینەتەکانی ئیمە و ئەوان جەژن و ئاهەنگ هەموو پێکەوە جێرامان. یعنی زۆر بە سروشتەوە ئەمە لەگەڵ برا مسلمانەکان لێرە ژیاوین. لە کۆنەوە چۆن بۆ تاسش هەروایە؟ لە کۆنەوە شەروا بۆ ئێستا شەروایە و بەردەوام دەبێ و گرنگیش پێ دەدەین بەڕاستی. و ئێمەش تایبەتمەندیەکە تام و چێژەکەش لەوەدایە کە ئەمە بەشداری برا مسلمانەکان دەکەین لە خوان بەشداریەکەی خوانی فتار چلەکنەوان چلا ئێمە خوانیان بۆ ساز دەکەین. دواتر مەسیحیەکانیش زۆر ڕێز لە ڕەمەزان ئەگرن، هەر کەس بەڕێی خۆیەوە بە خواردنی بەرچاو ناکەن بگرە هەتا لەبەرکردنیش جلدی پۆشراویتن تاکو هەستی برا ئیسلامەکان لە مانگی ڕەمەزان. من بەش بە حالی خۆمەوەکو مامکەشە هەر لە سەرەتاوە ڕائەگەێنم لە کەنیسە بڵێم مانجی پیرۆزی ڕەمەزان وهات پێویستە هەمومان پابەند بین و ڕێز بگرین. ئەو پێکەوە ژیان و هاوڕێتی کە لە ناو شەقلاوە باز دەکرێت لە نێوان کریسیانەکان و مسلمانەکاندا بێگومان لە مانگی ڕەمەزاندا زیاتر دەنگی داوەتەوە و ڕەنگی داوەتەوە. ئێستا با بچین بزانین یەکێک لە ماڵە کریسیانەکان چی ئامادە کردو و دواتر دەیباتە ماڵی هاوڕێیەکی مسلمانی. لەگەڵمان بن. لەیلا خان چیت کردووە چی و حازر کردو بەتەمای چی بکەی؟ وەڵا هەندێک زلابی ئامادەم کردووە دەگەر معجەنات وشتی دەگەر خوڕمە بەجیس دەستەکانە خۆش بێت بە لەزەت دیارە چیان لە یەکی بەتەمای چی بکەیت؟ وەڵا بەتەمای بیبەمە لەبەر لەکن هاوڕێیەکەم شیرین خان بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزان بەشدار بن دەگەر ئەوان زۆر هاوڕێمە وەک خوشکم وایە دەگەردە لە دەوام لە دەرێ پێکەوە قسە دەکەی ناوە ناوە ئەوها. چەند ساڵە هاوڕێن لەگەڵ شیرین خان؟ تقریباً ئەوە 15 ساڵە زیاترەوەن. هەر لە شەقلاوە نزیکی یەک بوون یاخود لە دەوام؟ لا لە دەوامێ ئەوە کرد یعنی دەگەری. باشە تۆ بۆ مانگی ڕەمەزان ئەمانەت کردووە ئەی ئەو لە کاتی بۆنەکانی ئێوەیە هەمان شتەکاتەوە؟ وەڵی تقریبا زۆر یارمەتی من ئەدا یعنی بەشدار دەبی دەگەر هەموو جێژنەکانی من تەلیفۆنەکە لە بۆ جێژنوشتی ئەپرسی لە حاڵێ من لە حاڵێ خێزانەکەم تەمەند درێژ بن. ئێستا بێکەوە با بچین بۆ ماڵی شیرین خان شیرینیەکانیان بۆ بەری. ئینشاڵڵا. زۆر سپاس دەستخۆش. دایگیان باشی؟ تۆ چۆنی شیرین خان؟ باشن زۆر سپاس. لەگەر ڕەمەزان چۆنن؟ الحەمدولله. باشەوانیە جوابی خۆشە بە تایبەت لە شەقلاوە فێنکە. دایگیان جاران خەڵک چۆن بوو دراوسێکان چۆن بوون چۆن هاتوچۆ یەکتانە کرد بە تایبەت لەگەڵ ماڵە کریسیانەکان لە ڕەمەزانە؟ هەر ئێکمار بووینە هەر لەگەر یەک مار بووینە حتا خواردنمان شتمان دای ئەوان شتەکان هەبەلۆمیان دەینە ئەمە هەمان بەلۆم. ڕاستە. شیرین خان تۆ لە مێژە هاوڕێی لەیلا خانی پەیوەندیتان چۆنە؟ زۆر خۆشە چ خوشکمە لە هەموو مناسەبان هاتوچیەکەکەین جێژنان ئەو نامەی لۆم نەنێری دێتەکنم ئەمن هەروە ئیشەکم هەبی یارمەتی مەدا ئەمن یارمەتی ویەدەم. ئەی چ جیاوازیەک هەیە ئێستا و پێشووتریش بە تایبەت لە شەقلاوە لە مانگی ڕەمەزان؟ بەخوا پێش و نازان بەستە زۆر خۆشە. کە بۆ نمونە دایگیان تۆ بۆ لە شیرین خانیە گێڕیتەوە جاران جیاوازی هەیە لەگەڵ ئێستا هەروەک خۆتان ماون؟ بە خودای داران یەک نێزی بوون یعنی هەموو خانیەکان تێکەرێک بوون. بەڵێ ئێستا بەرت و برام نەبوون لە باختان بوون هەموو پێشان دەیانگ و گوندی لە درێکی ئەو هابوون هەموو تێکەرێک بوون هەموو لە ناوی بوون هەمووشمان بوون. ئەی ئێستا هەروەک خۆیەتیان کەمتر دوورکەوتونەوە؟ خۆشەویستیمان هەروەک خێ بە خۆیتی بە دوورین لێک
دەیتەمە درێژ بن گرنگ خۆشەویستەکەیە بێ بۆ بمێنێتەوە دارانی زیاتر بین کەمتر نینە زۆر باشە ئەبزانم لەیلا خان چ خواردنێکی ئەوان زۆر خۆشە دۆڵما یەکسەر وترە دۆڵما هەرچەنە دۆڵمە لە هەموو ناوچەکانی کوردستان هەیە بەڵام دۆڵمەکەیەوە دیارە خۆشە بەڵێنی پێی دۆڵمەی بۆ بەری هەر کاتێک ینی بۆنەیەکیان هەبوو جژنێک بەتەکیت ئەوە قەرزارمان کردیتر دایگیان چ شتێک ماوە لە شەخلاوەکە ڕووک خۆیەتی یادەوەرێکی جوانە شتێکە جاران یا هاوڕێکی دێرینە هەبوو بێت کە مەسیحی بوو بێت خوای زۆرم هەبوون بە تەمون لێ ڕۆشتینە بەداخەوە ئێک بوو ناوی شیرن بوو بەڵێ زۆر 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 لە گەرێک خۆشەویست بوون هەرمارمان بمارێک گۆڕی ژیان دۆستی لێرەوەیە لە هەموو هەرێمی کوردستانە بە تایبەت لە شەقلاوە لە نێو ئەم پێکاتە جوانانە مسلمانان کریسیانان بێ جیاوازی هەمیشە میوان و میوانداری یەکێ بەکەن و بەدەنگ یەکدیەوە بن ژیان دۆستی ئەم جارم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە خۆشی و کامەرانیا بن و سفرە و ماڵی هەمووان ئاوەدان بێت ماڵەوە